ئامانزمان گفتوگۆکردنە لەسەر دۆخی تەندروستی بەگشتی لە هەرێمی کوردستان ئاستی خزمەتگوزاری لە کەرتی گشتی تەندروستی کە بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە ئاستی خزمەتگوزاری لە کەرت تەندروست لە ئاستێکی خراپدایە تەنانەت لە بەشێک لە نەخۆشخانەکان ئەگەر خۆبەخشەکان نەبن ڕەنگە هەر نەخۆشخانەی کۆڕۆنا بەڕێوە نەچێت سەرڕای ئەوە کێشەی دەرمان و نرخی دەرمان و بەرزی نرخی دەرمان لە نەخۆشخانە لە سەیدەلیەکان و هەروەها نەخۆشخانە ئەهلیەکان کە بەشێکیان چارەسەری توشبانی ڤایرۆسی کۆڕۆنا ئەکەن بە ڕێژەیەکی زۆر بەرز کە ئەمە ڕوتانەوەی هاوڵاتیانەکە ئەمە پێچەوانەی یاساشە چونکە ڤایرۆسی کۆڕۆنا پەتایەکی جیهانی ئەرچی حکوومەتە توشبان بە بێ بەرامبەر چارەسەرکە نەک توشبێک بچێت لەسەر جیفانی خۆی لە نەخۆشخانەی ئەهلی خۆی چارەسەر بکات ئەمانە و کۆمەڵێک پرسی تر کە پەیوەندیدارە بە بواری تەندروستی ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەرە گشتی تەندروستەکان دۆخی تەندروستی لە ئاستی هەر چوار پارێزگاکە و ئیدارە سەربەخۆکان گفتوگۆی لەسەرەکرێت بەرمەبنای راپۆرتەکانی وان گفتوگۆی زیاتر ئەەکەین بۆ ئەوی بە هەموو لایەکمان بتوانین ئەم دۆخە تەندروستیە سەختەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی وڵاتەکەمان بیتۆ تێیپەڕین وکردنەوەی دەرگای خوێندنگاکان ئەمە پەیوەستە بە با بڵین دابەزینی ڕێژەی توشبانی ڤایرۆسی کۆڕۆنا لە ئێستادا ڕێژەکە بەرزە مێدەوارم بە هەموو لایەکمان بتوانین کارێکی وا بکەین کە ڕێژەکە دابەزێ بۆ ئەوی بتوانێت پرۆسەی خوێندنیش بە شێوازی ئاسایی خۆی دەست پێ بکاتەوە.